لە ڕووی دیزاینەوە ئەم مزگەوتە شێوەیەکی تەواو کۆن و ئیسلامی پێوە دیارە. ئەمەش زیاتر وا دەکات کە خەڵک زیاتر تامەزرۆی نوێژ و عیبادەت بن لەم مزگەوتە. مزگەوتی گەورەی شەقڵاوە بەو پێی کە مێژوەکەی نزیکەی بۆ 250 ساڵ دەگەڕێتەوە زۆر جار پێویست بووە نۆژەم بکرێتەوە، بەڵام هەر لەسەر شێوازە کۆنەکەی خۆی ماوەتەوە. بەمەش زیاتر جێگای سەرنجی هاوڵاتیانە. مزگەوتی گەورەی شەقڵاوە تاوەکو ئێستاش دەرگای بەڕووی نوێژخوێن و خەڵکی کراوەتەوە و جێگایەکی پیرۆز و گرنگە بۆ خەڵکی ئەم ناوچەیە و تەواوی خەڵکی عێراق. سوپاسی ئەو کەنالە بەڕێزە ئەکەین کە هاتووە باسی مزگەوتی گەورەی شەقڵاوەکە. ئێمە ئێستا ئەو دارچنەرە ئەچینین لەبەر ئەوەی ئەو دارچنارە ئەوانەیە 200-300 سال پێش ئێستابی، ئێستا هیچ کۆر بووە لە جیاتی ویچ نارش کە نوێ ئەچینین ئینشاءڵڵا زارش کە بێن لەوەی گەورەترەبی ئەو چنارەکەی واتین ئینشاءڵڵا لە ڕێی کەنارەکەی ئێوە ئینشاءڵڵا بە عەول و قووەتی خوای پاشی 15 ساڵی دی هەرجە نابودێن و ئێرە ئینشاءڵڵا سەردان نەکەن و ئەو چنارە گەورە بۆ ئینشاءڵڵا دو ساڵی نابە بەخۆ گەورابی چنار بەخۆ گەورابی ئینشاءڵڵا بە حەول و قووەتی خوای دووبارە تەسویرەکەنەوە سەردان نەکەنەوە خزمەت بکەین. ئەو مزگەفتە وەختی خۆی کوڕی ئیمامی عومەر کە ناوی عەبدوڵا بووە ئەو مزگەفتەی دروست کردووە. ئەنی وەختی خلافەتی ئیمامی عومەر و چەند جاریش ئەو مزگەوتە تامیر کرایەوە. وەختی خۆی بووک عەمبەر تامیری کردیتەوە بە فارس ئەو لەسەر نووسێ تەماشاکردنی تاریخەکەی هەموو لەسەرە تاریخەکەیان نووسێ. ئەو مزگەفتەی گەورەی پێرێن زۆر قەدیمە. ئەوەش تەماشایکە کە بە فارسی نووسەیە کە بووک عەمبەر تامیری کردیتەوە. ئەو هەموو نووسەیە بە فارسی. بووک عەمبەر کچیژە مەحموود بەجی بووە کە ئەو مەحموود بەکە زۆر ئینسانشی 2 سال فەقیری بەخێو کردی لەو شەقڵاوێ ئەو مەحموود بەکەی ئینسانشی باش بووە. ئەو مزگەفتەی تاعمیر کردیتەوە. پێش ئێستا ئەو مزگەفتە سەبە نەبوو دار بوو. ڕووباری ئاوێ لەناو ئەڕۆشت. ئێستا پێشان لێرە عالەم دەستنوێژی ئەشوشت و نییە بە حەنەفیە بی هەر بەدەستی ڕووبار ئەڕۆی ڕووباری ئاوێ بوو. ئەوش کانی قەدیمەکەیە. ئێستا وشک بووە. ئەو چنارانەش لە ساڵی هەشتاکان چاندرایە. ساڵی 1986 چاندرای ئەو چنارانە. پێشان زۆر پێشانەکە زۆر ئەوەی لێ بوو مەکتە. پێشان سێ نوێژی لێ ئەکران. ئەو مزگەفتەی گەورە بوو. ئێرەش خانەقا بوو، ئێرەش تەچە بوو. تەچە ماری شێخی بوو، ئەوەشێ ماری شێخ مستەفای بوو. هەنی سێر ئەوەی لێ ئەکران، سێ نوێژی لێ ئەکران. سێ مەلا لێ بوو. یەک عادی تەچە بوو، یەکەش عادی خانەقا بوو، یەکش عادی مزگەفتەی گەورە بوو. هەنی بەشیان کرد بوو. لێرانە مەکتەب هەبوو کە لێیان نەخین. مەلایەکی گەورە بوو شێخ مەلا تەها کە عالیمەک بووە. وەختی خۆ کە ئەو دەرسێدا و مزگەفتێت تاعمیر کرد لە دوی شێخ ئەوە هات مەلا سادیق، لە دوی مەلا عەبدوڕەحمان هات. دوای ئێستا مامۆستا مەلا عەزیز ئەو مزگەفتە ئایدی بووە کە قازی شەقڵاوێ و